باسی ئامادەکاریەکان بکەن بۆ سەری ساڵی نوێ لە پارێزگای هەولێر. بەتاکید لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی گەشت و گوزاریەوە لە سنووری پارێزگای هەولێر ئامادەکاری باش کرایە لە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ و بەڕێکردنی ساڵێکی قورس لە بۆ خەڵکی کوردستان ئەو کۆمەڵە نەشات و چالاکیانەی کە دەشکرێن یەکێک لەوانە فستیڤاڵی شارە کە لە سنتەری شار چەند ڕۆژەکە دەستی پێکردێت تا سەری ساڵ بەردەوام دەبێن لەلایەک دەرفەتە لە بۆ گەنجان کار و کەسابەت دەکەن و لەلاکەی دیکەشدا دیمەنێکی جوان بە سنتەری شارەکەمان نیشان دەدا و بەشێکیش دەبی لە هاتنی گەشتیار و پێشبینیمان وایە ئەو ساڵەکە ژمارەی گەشتیار لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق زۆرتر بن لە بۆ هەولێر بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر هەموو ئامادەکاریەکیان کردیە لە هەموو ڕوویەکەوە وەکو باسم کرد لە ڕووی کارجێڕی و ئیداری و ئەمنیەوە حازریمان کردێ ئینشاڵڵا سەری ساڵێکی خۆش دەکەن. کۆتا پرسیارمەوەیە دووسایدی گۆمەسپان کەی تەواو دەبێت بە ڕووی شۆفێرانە دەکرێت. تەواو بووە هەندێک وردەکاری مایە و لەو چەند ڕۆژە لە دوای سەری ساڵ بە فەرمی دەکرێتەوە بە دەواازەکانیشەوە بە دەواازەکانیشەوە لە کۆتاییە